بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرینچە لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە لە بەشی دووهەم لە باسی خوتبە و چۆنێتی خوتبە و هەروەها چۆن ئەداکردنی ئەم وەزیفە گەورەیە کە زۆرێک لە موسڵمانان سوودی لێبین و کاریگەرن بە خوتبەی جومعەکان. کارەساتە ئەگەر بمرین و نەزانین کە لە دنیاە چۆن هەڵسوکەوتمان کردو و ئامانج لە ژیانمان چییە. لەبەرەوە زۆر زەڕورە بەڕاستی ئەو حەقیقەتە گەورەی کە لە دوای مردن دەست پێکات و ئەو ژیانە هەتایی و ڕاستەقینەیی کە لە دوای مردن بۆ مرۆڤەکان فراهەم دێت بەشێکی زۆری ئەم وەزیفەیە ئەکەوێتە سەرشانی ئەو کەسانەی کەوا بزانن چۆن ئەو خەڵکە تێئەگەێنن لە حەقیقەتی مردن و لە حەقیقەتی ژیان و لە حەقیقەتی بوونیان لەم سەرزەویە. ئەم ئەڵقانە هەمووی لە خزمەتی ئەو باسە زۆر گرنگانەیە. لەبەرەوە پێویستە بە جددی بیر لەوە بکەینەوە کە چۆن باشتر ئەدای وەزیفەیەک لە وەزیفەکانی ژیانی خۆمان بکەین، بە تایبەتیش لە کاتێکا کە ئەدای وەزیفەی دینداری و گەاندنی بەلاغی مبین و حەقیقەتی ئیمان و ئیسلامەتی بێ بە خەڵکی. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. فێربوونی ئاکار و مەسلەک و تێربوونی ڕۆحیش لە ئاوی زوڵاڵی پلەبەندی ئیمانی و تەصفیە و تەسکیەی دەرونی. ئیمان بوونێکی زۆر قوڵ بەو حەق و حەقیقەتەی کە ڕای دەگەیەنیت دروست دەکات. شەوقی فێربوونی زانستەکان زیادەکات و گیانی قوربانیدان لە زانستخوازانە بەهێزەکە بۆ ئەوەی پلە و پارە و شۆرەت و بەرژەوەندی لە دواییە شوێنی عەقیدە و ئیمان و یەقینیات لەق نەکات. پێویستت بە ئازایەتیەکی عومەریانە هەیە کە بە حکمەتی ئەبوو بەکر و شەرمی عوسمان و ویلایەتی عەلی ئاو بدرێت و ئەو کات ڕوونی ئامانج لە کۆسپەکانی ڕێگا جیا دەکەیتەوە. لە کاتی بەرزکردنەوەی قامچی زاڵمەکانە شپرزە نابیت و لە تەڵەی بەرژەوەندیە دنیاییەکانیشا ناگلەیت و لە خشتە نابریت. من پێم وایە مەسەلەی وتار و تاری هەینی تاکە ئاینێکی ئاسمانی تاکە دینێکە ئەم سیفەتە گەورەی تیابێت کە بتوانێت جەماعانە حەوڕۆژ جارێک لە شوێنێکی وەکو مزگەوت ماڵی خوا ئەو هەموو کەسایەتی ئەوم خەڵکە بە هەموو شێوازەکانە بە خوێنەوار و نەخێنەوەرە کۆ بکاتەوە تەنها ئاینی ئیسلامە. لەبەرەوە حەقە موسڵمانان کابرەستی موسڵمانان گرنگی زۆر بدەن بەم تەوەرە. ومن پێم وایە ساڵانە ئەبوو کۆنفرانسێک یا کۆنگرەیەک ساز بکرێت سەبارەت بە مەوزوعی چۆنێتی وتاردان و شێوازی وتاردان و ئەو کەسانێک کە وتارەکەدەن چی سفەتی و خەسڵەتێکیان تیابێ و حتا دەبوو سوکە ئیمتیحانێکە بێ بۆ ئەو کەسایەتی و مەلاوبان خوازانەی کە وتارەکە پێشکەشەکەن. من پێم وایە ئەو ساڵانە ئەو کۆنفرانسە ناوێنی کۆنگرە کۆنفرانس هەرچی بێ وایە ئەومان ساز کردایە بۆ گرنگی مەقام و پلەی خەتیب و خوتبەکە خۆشی. ئەمە یەک. هەر ئەوەندە بەسە بۆ زانایان و بانخوازانی ئیسلام کە میلادگیری پێغەمبەرانن هەر ئەمەیان بەسە عەلەیهیمو السەڵاتو وەسەلام و هەر ئەویان بەسە کە لە مینبەری پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلام تر ئەوە چەند مەقامێکی گەورەیە بێ خۆیان هەست بکەن بەوەی کە لەکوێیان و میلادگیری کێن. هەر ئەمە بەسە بەوەی کە مەلا و بانخواز چەندە گرنگی بە شوێنەکەیان بدەن و بە وتار و بە خوتبەکەیان بدەن. جا بەڕاستی من بۆ مەسەلەی وتاری هەینی کردم بە دوو تەوەرەوە. تەوەری یەکەمیان زۆر بە خێرایی یەکەم کەسایەتی خەتیب و دووەمیش سیفات و خەسڵەتەکانی وتار ئەوێ چی تیابێ ئەوم بەلاوە زۆر گرنگ بوو. نمونەکەشی ئێنەوە بە وتارە قدیمەکانی جەنابی باوکم مامۆستا ئەحمەد کاکە مەحموود و مامۆستایانی تر ڕەحمەتی خۆیان لەبێ لە سەردەمی هێشتاکان بەدواوە. من پێم وایە کەسایەتی خەتیب وتاربێش یەکەم ئەبێ خۆی گلاکی بێتەوە بۆ خوا و بەرنامەی خوا، یعنی بۆ نیەتەوە هەستا بێتە سەر مینبەر، بۆ نیەتەوە کە ئاوا و مێزەری کرێتە سەری ئەبێ بەڕاستی خۆی یەکلاک بێتەوە بۆ ئەو بەرنامە و ئامادە بێ خوێنی خۆی لەسەر ئەو بەرنامە بدا کە وتاری بۆ دا کە خەڵکی بۆ هەڵەنێ حەماسی خەڵکی بۆ جوڵەنێ بەڕاستی.
وەکو کۆساری ئەڵێ هەر کاتێ مێزەری یەک مەلاتان بینی لە برینی شەتەک درابوو ئەبێ مەلا ئامادە بێ مێزەرەکەی لە برینی خۆی شەتەک بدا بۆی کە ئینشاءڵڵا ئازادی یەکجاری بێت بەڕاستی ئەبێ یەکلایە بۆ خوا یەکلایە بۆ بەرنامەی ئیسلام ئەمە صفاتی یەکەمی صفاتی دووەمیشی بەڕاستی ئەو کەسێک کە وتارەکەدا ئەبێ زۆر زۆر ئاگاداری زانستە شەرعیەکان بێت لە هەموو بوارەکانە بەڕاستی بەتایبەتی تر نەحو لغە و زمانەوانی عەرەبی يعني زۆر ناخۆشە مەلا بانخواست ئەگەر ئاەتێک بخوێنێتەوە گە فرمودەی بخوێنێتەوە خوا نەخواستە هەڵەیەکی تیا بکە یا حتا دەقێکی عەرەبی ئەخوێنێتەوە چونکە ئێستا سەردەمێکی زۆر جیاوازترە لە نەوەدەکان بەخواتوانم لەم 100 ساڵ لەگەڵ نەوەدەکانە لەگەڵ هەشتاکان هاتوونتە پێش لەم سەردەمە جاران مامۆستایانی ئاینی ئەگەر وتارێکیان بخوێندایەتەوە دە فرمودەی لاوازیشی تیا بۆ کەس قسەی ناگەن بەس بەڕاستی ئێستا یەک وتاری لاواز بخوێنیتەوە ینی بەدایان ڕەخنەت بۆ دێ لەبەرەوە گرنگیدان بە زانستە شەرعیەکان بەدایەتی زمانەوانی عەرەبی زۆر گرنگە و مامۆستای ئاینی ئەبێ سەردەم زانستە شەرعیەکان نەتەنها زمانەوانی عەرەبی تەجوید بزانێ ئوسولی فقه بزانێ بەلاغە بزانێ ئەمان هەموو ئاگادار بێ فقه بزانێ و ئوسولی فقه بزانێ لە هەمووی گرنگتر کە من پێم وایە مامۆستای ئاینی و بانخواست ئەبێ ئەمە کات تەوەری سەرەکی خۆی ئەبێ ئوسول و داوەش بزانێ ئەو ئوسول و داوی کە بەداخەوە لەمڕۆ نیمانە ئەمڕۆ گرنگی پێ نادرێ کە عەبدولکەریم زەیدان ڕەحمەتی خوای لێبێت کتێبێکی داناوە لەو بارەوە کە وا پێم وایە تا ئەمڕۆژ بە عەقلی بچووکی من پێم وایە تا ئەمڕۆژ کتێب لەو بوارەدا نراوە بەقەدر کتێبەکەی عەبدولکەریم زەیدان ئوسول و داوە گرنگ بێت پایەکان و ئەساسەکانی داوە بانگەوازی بۆ لای ئیسلام کە بێ گرنگی بۆش بدات ئەوش بەشێکە لە زانستەکە کە بێ گرنگی باتێ سێمیان مەلا و کەسایەتی بانخواز ئەبێ زۆر کۆمەڵایەتی بێت وەک خەڵکی بشی لەناو خەڵکییا بێت دوور نەبێت لە خەڵکی حتا وەی بکرێ ماڵ و حاڵ و سیارە و ئەوانەی ئەبێ لەگە خەڵکا و یەکوا بێت هەتا وە یەکرێت ئەوەش نمونە زۆرە حەز ناکەم کاتێکە بۆ بکوژین هەل سیفەتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کە لەناو سەحابە بوو کەسێک هاتێ ئەیوب محەممەد یان نەزانی محەممەد کامەیە بەڕاستی ئەبێ بانخواز و مەلا و بانخواز ئەبێ زۆر هاوشێوەی خەڵکی بن لەناو کۆمەڵگا بژین شيخ حسن بصري دفرميت لا تكن ممن يجمع علم العلماء وحكم الحكماء ويجري في مجاري السفهاء لوانا مبن كزانستي زانايانو داناي حكيم كان كوكنوو لري نزان كان وجيان بسردبن باش ئەوەی کەوا سەفی شەشمان تەواو کرد لە خزمەتی مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیسە لە مەعهەدی ئیسلامیە سەفی شەشمان تەواو کرد من زۆر زەوقم بوو کەوا بچمە بۆ مەدینە چونکی برادێکی خۆشەویستی خۆم هەیە کەوا ئەحمەد فەقێ محەممەد ڕەسوولی پێڵێن بە یەکەوە بووین لە بەغدا ئەو چوو پێش من تەخەڕوجی کرد چوو لەوێ وەرگیرە منیش پێ خۆشحاڵ بچم لێ وەربگیرم لە مەدینە وەختێ تەخەڕوجم کرد چوم عەرزی مامۆسام کەوتم قوربان ئەمەوێ بچم بۆ مەدینە کتابێکم بدەرێ وەکو کاغەزێک بۆ مدیری تەجنیدی عام بەڵکو ئیشەکەم بۆ ئاسان بکە مەبەست لە مامۆستا عەبدولکەریم مدەڕیس مامۆستاش فەرکارنامەکەی دا پێم و کە بردم بۆ لای بۆ تەجنیدی عام کاغەزەکەم دا بە حرەسەکە کاغەزەکەی ئاوا لێ کرد و بردێ سەرەوە کە بردێ سەرەوە وتی ئینتیزار دەکە کە چوون سەیرەکە مدیری تەجنیدی عام هاتوۆتە دەرەوە لە دەرگاکە چاوەڕوانی منەکە کە کاغەزەکەی مامۆستای بینیوە هاتوۆتە بەر دەرگاکە و لە دەرگاکە تەوقەیەکی تنی لەگەڵ منا کرد و دەستی گرتم و برد مێژوورەوە و ڕێزێکی تایبەتی لێ گرتم و فەرمووی بۆ چی تێوتم ئەمەوێت تەکمیلی دەراسە بکەم لە سعودیە وتی ئێوە بتانیوە بخوێنن لە سعودیە و من یارمەتی ئێوە نەدەم ئەبێ من یارمەتی کێ بدەم ئەلا کولین ئیتوت ئیشەکەی وا بۆ لێ کردم لە ماوەی 2 ساعات تا جیاوازم خستە باخەڵمەوە بۆ سعودیە پاش ئەوە سەفیری سعودیە وتی بە من وتی من کتابت بۆ ئەەکەم بەڵام خۆت بیبەی باشە ئەگەر خۆت نەیبەی لەوانەیە بڵێن ساڵێکی تر اینجا داوام لە مامۆستا کەوتم جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریم حەزەکەم کاغەزێکم بۆ بنووسی بۆ شێخ بن باز شێخ بن باز ڕئیسی جامیعی مەدینەی منەوەرە بوو بەڵام لەو کاتە شێخ عەبدولعەزیز بن باز لەو کاتە کە من چوون بۆ مەدینە بوو بە ڕئیسی ئیفت بوو بە وەزیر بەرز بووە شێخ عەباد موحسین لە جێگەی ئەو دانیشت بوو مامۆستاش کاغەزەکەی بۆ نووسین بۆ شێخ بن باز کەوتە چوون بۆ لای شێخ بن باز نەمابوو شێخ عەباد موحسین عەزێتێکی زۆری دامۆری نەگرتم پاشەوە شێخ بن باز هات بۆ مەدینە کە هات بۆ مەدینە کاغەزەکەی مامۆستام داوا دەستی کە دامە دەستی مامۆستای کە خوێندیەوە خستیە سەرچاوی
کاغذێکی نووسی بۆ عەباد موحسین کە ڕئیسی جامیعە بوو خستی سەر ماچی کرد ئاوا کردی خستێ سەر چاوی کاغذەکەی لە عەبدولکەریم مدەڕی خستێ سەر لێوی خستێ سەر چاوی پاش ئەوە کاغذێکی خۆی چاوی نێبینا کاتبی هەبوو وتی کاغذێک مۆمسە بۆ کاغذەکەی نووسی وتی ڕجالی یەکەم بە شێوەیەکی ئیستیسنائی بینا لەسەر نامەی شێخ عەبدولکەریم المدەڕس وسفارة السعودية حتى ما مستاي بيش سفارة السعودية لست تسكي أو أمتى لبن بور بلا كتشوم على كل عباد محسن سورتن بو وتي جماعتي بغات عراق تواوبوها فاش أول روجي دواي مستين في كرة تلفيكي تري ورقة دواي من هاتوا نيجم كل مسجوتي جامعة وتم الشيخ عبد الستار توشي تواوبو وتي ورئيسي من تواوبوها منجبر الخلصاي كتشوم بو لا رئيس الجامعة الشيخ عباد كشيخ عباد شو مرجو وتي إشكي تو تواونا بو وتي من ولا تواونا بو داوي يك سؤال ما يك جواب مديته وتي كي وتم إيمان والله خمنا أمان شو سيرنا ككردي خواب كرد خلقي كردوين كردي خوت أنا دانيش يعني خدمتي ملتي إسلام وعربي كردوها وتم باشا شلون عبد الستار ورقة تو جاي من هاتو وتي من ورناقي هلا بروا كردم والله راسري شو كردو توزقوتي كوا معاملكم شو معاملكم هنا دام دس يونسي كواب قبول كلام لكلي السعودية. أنت لو شو صارش من السعودية بدها تسترب الأخوة بزابي الجامعة الإسلامية استفادة وأذان بز رأي خوم وبدل خوم استفادة كديني ومعنوي ما نكردوها لمدينة. بيغمرك خوك وحضرتي شعيب ما وصى. كشيء أوجلك القرآن باسيك كشيء بيوانو كشانو كشيء عدالته قندلي وأمشتيك باسيك يعني ملكم القا. چەند ضرورە ئێمە ئاوا لە قورئان تێبگەین چەند ضرورم مامۆسایانی بەڕێز ئاوا یعنی دەقەکانی قورئان یا چیرۆکەکانی قورئان بکەنەوە بەو ناو ئەو خەڵکەی کە پێویستیان بەو چیرۆکە هەیە بەو بەسەرهاتە هەیە بەو شتە هەیە چەندی ئێستا ئێمە کۆمەلگای ئێمە پێویستی بە لێبوردەیی هەیە مامۆسا ینی لێبوردەیی چەند ضرورە لە خوتبەکانە ڕەنگ باتەوە کە لێبوردەییمان زۆر کەمە بەرامبەر بە یەکتر بەرامبەر بە دەروی خۆشمان سیرکین وەختە بێتوانایەکانمان زۆر دەرەکەوێت کاتێکە شەڕێک کاتێک کە شتێک کە بێ شپرزەیی سیاسی و شپرزەیی فەرهەنگیشمان بۆ دروست بووە. جا بۆ نمونە زۆر گرنگە خەتیب بزانێ بۆ چێ قساکە لە کوێ قساکە کەی قساکە بۆ قساکە چکم سەرنجام خۆتبە پەیامە ئیترم پەیامە ڕاگەیاندکارێ بیگەێنێ خەتیبێ بیگەێنێ سیاسیە بیگەێنێ هەر یەکە و لە چوارچەوەی بواری پسپۆڕی وەزیفەی خۆیە ئەبێن پرسیارانە لە خۆی بکە. خۆتبەیەکی ئێستا خۆتبەی 20 ساڵ لەمەوە پێش نییە خۆتبەی 30 ساڵ لەمەوە پێش نییە لەبەرەوە ئێمە لە دۆخێگاگرن دنیا گۆڕانکاری بەسەر هاتووە پرسیارەکانیان کێشەکانیان زەوقی قەڵێک وەزیفەی مامۆسای ئاینی زۆر شت گۆڕانکاری بەسەر هاتووە هەندێک لەو نامۆبوونەی هەندێک لەو توندوتیژەی هەندێک لەو لێک حاڵی نەبوونەی لە خوتبەیە دروستە بێت لە چێوە دروستە بێت لە سەرچاوەکانی معریفەی خەتیبەوە دروستە بێت ئەگەر سەرچاوەکانی معریفەی خەتیب بەشێکی باشی ئەو کتێبانە بن کە زۆر ماوەیەک لەمەوە پێش نووسراونەوە و یەکسەر لەوێەوە بێنێ ئیسقاتی کە و دای بەزێنێ بۆ سەر نوێژخێنانێکی ئێرە لە ڕاستیا کێشە دروستەکە بۆیە ئێمە پێویستیمان بۆ هەیە بزانین چی دابەزێنین پێویستیمان بەناسین و تێگەشتێکی ڕاست لە ئیسلام هەیە ئیسلام لەم لەحزەیە کە من قسەی تیاکەم لەم لەحزەیە کوێی ئیسلام بە کەڵکی ئەم خەڵکەی ئێمە دێ بەمانایەکی تر یعنی هەم ئیسلام بۆ هەموو کات و شوێنێکە بەڵام هەموو ئیسلام بۆ هەموو کات و شوێنە نییە هەموو ئیسلام بۆ هەموو کات و شوێنە نییە بۆیە لە هەندێک شوێنە ئەگەر بێت و هەندێک لە ئیسلام دابەزێنی بۆ سەر خەڵکەکە و بیکەیت بە محوەری باسکردن و بیرکردنەوەت هەم واقع تووشی کێشاکەی هەم خۆت و هەم کۆمەلگاکەشت تووشی کێشاکەی سعیدی نەوڕەسی زۆر جوانی فەرمەوە کاڵەی ئیسلام وەکو دەرمانخانەیەک وایە تۆ چ نەخۆشیەکەت هەیە ئەو دەرمانە بەکارهێنی ئایا ئەگەر نەخۆشیەکەت بوو تۆ سەرجەم نەخۆشیەکان بەکارهێنی سەرجەم دەرمانەکان بەکارهێنی بێگومان بەکاری نایەنی لە باتی چاک بوونەوە تووشی نەخۆشی ترتەکە بۆیە هەندێک جار باسکردنی ئیسلام تووشی نەخۆشیمانەکە تووشی نەخۆشی فکریمانەکە سیاسیمانەکە ئەخلاقیمانەکە کۆمەڵایەتیمانەکە خێزانیمانەکە نەک لەبەرەوەی ئیسلام کێشە دروستەکە لەبەرەوەی ئەو خەڵکەی کە ئیسلامی سقاتەکە ئەو خەڵکەی کە ئیسلام وەکو چارەسەر تەرحەکە نەشارەزایە واقع ناناسێ خەڵکەکە ناناسێ ئەو بەشە لە ئیسلامیش ناناسێ کە پێویستە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەو واقع دیاریکراوە ئەو خەڵکە دیاریکراوە لە چوارچێوەی ئەو زەرفە مێژوویە دیاریکراوە بەکاربێت. مەجلیسەکانی شیرینچا نەطەریق و نەطەریقەتی دینداری
هیچ کەسێک بێبایەخ نابینێت. ئەگەر وامان کرد، ئەگەر وا بووین ئەوە نەتەریق و نەتەریقەت و نەبیناییەک بۆ بینینمان نامێنێت. خەڵکی موسڵمانی کوردستان زۆر جارم پرسیاریان ئاراستەی چەپ و علمانی و هەروەها زۆرێک لە قەومیەکانی کوردیش کردووە لە هەر چوار پارچەی کوردستانە کە دیاردەیەک زۆر جار هەستی پێکرێت بەرزنوزمیە کات هەندێک جار لە هەندێک کەسایەتیەکانی ناو چەپەکانە دەرەکەوێت لە هەشتاکان و وە لە نەوەدەکان و هەروەها هەتا ئێستاش هەندێک جار ئەم دیاردەیە وجودی هەیە لە کاتێکە کەمە هەندێک جار دیاردەیەکی جیهانیشە بەڵام بۆچی لە ناو کووردا ئەم شتە باریز دەکرێت و گەورە ئەکرێ ئەویشەوەیە کە دژایەتی ئیسلام، دژایەتی قورئان، دژایەتی کەسایەتیە موسڵمانەکان بە تایبەتی مەلای مزگەوت و هەروەها فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمانە بۆچی بەو جۆرە مامەڵە ئەکەن لە کاتێکا کە میلەتەکەی خۆمان گەلی خۆمان و نەتەوەکەی خۆمان نەتەوەیەکی موسڵمانە بۆچی ئەم ئاراستەیە درێژەی پێ ئەدرێت یا بۆچی هەندێک جار گرفتی ئەوە هەیە کە ڕەنگە تەئید بکرێن و پاڵپشتیان هەبێت و هەروەها بڵاوکراوە و گۆڤار و تەنانەت کەناڵ و ئەم شتانش پشتگیری ئەم جۆرە ڕەوتانە بکات لە کوردستانێکە کە بەڕاستی هەر چوار لامان خەڵکی موسڵمانە و میلەتەکەی خۆمان کە میلەتی کووردە لە هەمووی زیاتر پابەندە بە ئیسلام و بە بنەماکانی ئیسلامەوە. دوو مەسەلەی گرنگ هەیە هەر هێزێکی سیاسی لە چ ئاستێکدا بێ لەم کاتانە بە تایبەتی ئەبێ دوو خاڵ هەیە بە گرنگ سەریان بکە یەکەم دژایەتی دین نەکە دووەم دژایەتی ماف و ئازادیەنەتەوەیەکانی میلەتانی ژێردەست نەکە هەر لایەنێک ئایا چەپ بێ علمانی بێ ئیسلامی بێ ئاینگەرا بێ دژی ئەم شتانە وەستا بەرەو پاشەکشەیە چێ بەنسبەت ئەو حاڵەتی کە تۆڵی لە هەرێمی کوردستاندا من وای بینم ئەمە تایبەت نییە بە هەرێمی کوردستانەوە چەپەکان تەبەن ئەگەر ڕاستی دەوێت ئێستا ئەوانەی کە لەگەڵ ئاینانین یا منلانێ لەگەڵ ئایناکەن یا لەگەڵ حیزبە ئیسلامیەکاناکەن من دابەشیانەکەم بە سێ بەشەوە یەکەم نەتەوەیەکان دووەم ئەلمانیەکان سێم چەپەکان مەسەلەن نەتەوەیەکان چیاڵێن نەتەوەیەکان ئەڵێن ئەگەر دینی ئیسلام نەبوایە عەرەب لە جزیرەی عەرەبەوە نەهات کوردستان داگیرکا و ئێستا ئێمە وەزعمان باشە بوو کوردستانی عێراق بەلایانی کەمەوە سەربەخۆوە بوو ئەمە مەفهومێکە و ئەڵێن بەهۆی دینی ئیسلامەوە نەتەوەی عەرەب زۆر گەشەی کردووە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی زمان و ئەدەبەوە لە ڕووی فکرەوە لە ڕووی ئابووریەوە تا کۆتایی لەبەرەوە ئەمە هەندێک لە ناو کووردا هەیە دژی دین نین خۆی لە ئەسڵا لەوانەیە خۆشیان نوێژەکەن متەدەینن بەڵام هەر دژی هاتنی ئیسلامن بەو شێوەیە لەبەرەوەی ئیسلام کە هاتووە یەکسانی نەتەوەیی لەگەڵ خۆیان نەهێناوە بۆ میلەتەکان ئەو بڕوای بە ئومەی ئیسلامی هەبووە هەمووی لەژێر چتری ئیسلامان کۆ کردوەوە و توتی ئەمە ئومەی ئیسلامیە کورد و عەرەبوانی نین نەکردووە هی دووەمەوەیە چەپەکان تۆ باسی چەپەکانەکەی چەپەکان ئەوانەی کە بڕۆیان بە مارکسیزم هەیە ئەمە لە ڕووی ئایدۆلۆژی و فەلسەفیەوە دژایەتی دینەکەن یعنی ئەوانەی متەدەینەکانیش دژایەتی ئەو ڕێبازاکەن ئەمە ململانەیەکی ئایدۆلۆژی ئەتوانم بڵێم فەلسەفیە کە ئایا کەون چۆن دروست بووە بەرەو کوێیە چێ تا کۆتایی ئەمە ململانەیەکە تایبەت نییە بە هەرێمی کوردستانەوە ئەمە لە ئاستی هەموو دنیا هەیە سێم گروپ ئەلمانیەکان ئەوانن کە ئەڵێن هەڵوێستێکی تا ڕادەیەک دیموکراتیان بەرامبەر بە ئاین هەیە بەڵام ئەبێ ئەڵێن ئاین نابێ بەشداری بکات لە دەسەڵاتدا ئەبێ دەسەڵات و ئاین جیا بکەینەوە ئاین بۆ کۆمەڵگایە دەسەڵات بۆ حیزب و لایەنی سیاسیە ئەم سێ ئاراستەیە دژایەتی دینەکەن لە هەرێمی کوردستانە بەڵام ئاراستەی دووەم و سێمیان تایبەت نییە بە هەرێمی کوردستانەوە سەرتاسەریە مەسەلەن ئەلمانیەکانی ئەوروپا دژایەتی مەسیحیە دەکەن ئەوانە ململانەیە خۆ بەڵە لێرەش حیزبی ئیسلامی هەیە یعنی ئێستا حیزبە ئیسلامیەکانی خۆمان حیزبە ئیسلامیەکانی وڵاتانی تریش ینی یەکێک لەو ئیشانە کە کردویانە مەسەلە نەتەوەیەکانیان لەگەڵ مەسەلە ئاینەکانە گرێداوە سیستەمێکی سیاسی تایبەتیان بۆ خۆیان داناوە کار و خەبا دەکەن بەس ئەمە ململانەیە کاک فاتح ئەمە ململانەیە هەر هەبووە
و ئەژبێت ئەوە مناقەشەکەن پێکەوە تۆ ڕاستی من غەڵەتم تۆ ڕاستی تۆ غەڵەتی من ڕاستم ئەمانە بەردەوامە لە هەموو شوێنەکە هەیە بەڵام گرنگەوەیە ئەم جۆرە ململانەیانە پێوانە و سنووری خۆی هەبێ و دژی بەرژەوەندی گشتی کار نەکات بەکار نەهێنێت. بەم کۆڕی زیکرە لە ناو شیرین چایە ئەمانەوێت دڵمان لە بازاڕی هەراج فرۆشی ڕزگار بکەین ئینشاءالله. ماوەستە شەمسفای خەراغ دەرەجاتی عالی بن هەرچەند خۆم ئەمە لە ساڵی 1950 و 1950 خەراغ سوختە بووم خۆم مستعی نەبووم تا بدەم لە خزمەتی ماوەستام بخوێنم خۆم سوختە بووم بەڵام کەوەکو لە نزیک و چاوم لە ئەخلاق و ڕەوشی ئەم مامۆستایە بوو ئەم مامۆستایە ماوەستە شەمسفای خەراغا دەرەجاتی عالی بێ یەکێک لە ئەخلاقانی ئەوە بوو یعنی فەقیه بە ئەولای خۆی ئەزانی فەقیه بە بێگانە نازانێت فەقیه لە ئێران و هاتبێت لە هەر کوێ هاتبێت ئیتر کە داخلی ئەو حوجرە ئەوە بوو وای ئەزانی کوڕی خۆیەتی وای ئەزانی لە ماڵی خۆیان پەروەردە بووە شێخ متمانەی هەموو شتێکی پێکە حتا جاری وا بوو ئافرەتەکان بووکەکانی کچەکانی لەگەڵ ئەو فەقیانە ئەینادن بەو دیاتانە کە بۆ داوات بکران بۆ سەرشایی و بۆ مناسبەیە داواتکردنی ماڵی ماوەستای خەراغ بوو هەموو خەڵکی خۆشیانەوێت هەموو خەڵکی خواخوای ئەویان بکەوە یعنی ماڵی ماوەستە بە هەر شێوەیە بێ ڕووکردنە ماڵەکانیان جاگەوەتی خۆی ئەگەر تەشبیه نەشوایە فەقیەکانیان نا لەگەڵ ئەو ئافرەتانە ئەوی ڕۆڵی ئەو بچن ئەو ئافرەتانە بەرن بۆ فڵان شوێن و ئەگەر تاقەتان بوو لەگەڵدا نەبێن و تاقەتیان نەبوو ئەوە خۆتان زووتر بێنەوە اینجا ئەم ماوەستە دەرەجاتی عالی بێ ئەخلاقی وا بوو لە تەبیعەتە نانێکی بەبێ میوان نەیەخوات زۆربەی زۆری فەقێ ئەو مەدرسەیە ئەو مەدرسەی مزگەوتی خەراغا چەندێکی لەسەر هەموو خەراغ بوو ئەوەنەی بەتەنیا لەسەر ماڵی ماوەستە شەمسفا بە دەرەجاتی عالی بێت لێبوردنی چاوپۆشی ماوەستە شەمسفا لە هەڵە و غەڵەت ئەوە نەبوو یعنی ئینسانی ئەگە غەڵەتی بکدا لە بەرامبەر ئینسان بە ئەنجامدانی غەڵەتەیە لەوانەیە چاوەڕوانی ئەو بکە چاوەڕوانی عیقاب بکالی کەچی ئەو ماوەستە شەمسفا ئەگەر کەسێک هەڵەیەکی بەرامبەری بکدایە ئەوە ناو چاوپۆشی بوو لێبوردنی بوو ئەو هەڵەیە بوو ئەکرد بە هۆکارە بۆ زیاتر خۆشویستنی بۆ نمونە جارێکیان من لە ماڵی خۆیانە لە ماڵی یەکێ لە حرەمەکانە دوو حرەمی بوو چایم تێکرد سوختە بوو مناڵ بووم چایم تێکرد سەماوەرەکە ئەکوڵا سەماوەرەکەم هەڵدایەوە تا ئاوی تێ بکەم بە ئیرادەی خوا قەزا و قەدەر وا بوو کە هەڵمدایەوە سەماوەرەکە کەوت ئاوەکەی ڕژا لە ڕێزی ئەو بەر و ئافرەتەکان دانیشتبوون یەکێ لە بووکەکانی بەدریخانی ناوبوو مناڵێکی لە باوشە بووە حەمەنەجیم کە ئێستێکی خوای تەعالا تەمەنی درێژکات لە حیاتە مای و الحەمدوللا کەسێکی زۆر نەجیب و خانان و جێغی باوباپیری خۆی گوتۆ تۆ الحەمدوللا لە باوشی دایکیا بوو ئەو ئاوا قەدەری خوا وا بۆ ڕژا بە کۆشی دایکی حەمەنەجیمە اینجا هەمووش ڕژا بەسەر ئەو مناڵە کە حەمەنەجیم بوو ئێتر ئەم کوڕە وای لەها وەکوە توێکی داماڵا ئێتر کەس نێ و ئەم مناڵە ئەمێنێ مناڵێکی ناسک و جوان و ئەمانە هەچی ئەها و ئافرەت و ئەوانە ئەندا بەچی ئەنایەن و بەخوا نامێنێ ئێتر من شوم و ببێت تاقەتی چوومە حوجەکە ماڵەش مەلاهادی مفتی سنە برای ماوەستا ئەحمەد مفتی زادە دەرەجاتی عالی بێ ئینشاءالله ئەوتی فڵان کەس بڕۆ بەخوا شێخ جەمال بەیانی ئەمە حەمەنەجیمە کوڕەزای ماوەستە شەمسفا بوو شێخ جەمال لە ماڵێنێ بەیانی بێتەوە بەخوا لەوە عەزیەت تاتەوە بڕۆ با بزانین ئەم مەسیرە ئەم ناڵە چی بەسەریەت منیش بەتەما ئەو بوو بڕۆم شەعەلادین کە خوشکەزای مامۆستا بوو کوڕی ماوەستا شێخ عەتەکێی بوو کە ئاگای لە وەزعی من بوو وەزم زۆر ناخۆش بوو چوو بۆ عەرزی خاڵی کوتی قوربان وەڵڵاوە شەم هەموو خەیاڵێکی ئەوە هەیە ماوەستە شەمسفا هاو دەرەجاتی عالی بێ دەستی خستە سەر شانە فەرمووی ڕۆڵە ئەڵێ بێ ئەترسی وتم ئەرۆڵا قوربان ئەترسم وتی ڕۆڵە وەڵڵا مەترسە حەمەنەجیم ئەگەر خوای دایەوە دایە نەمرد ئەوە لە خوا بەدێ ئەگەر مردیش حەمەنەجیمێکی بچکۆلەی مناڵی باوشی دایک ئەبێ بە حەمەنەجیمێکی گەورەت و ئەخەنە شوێنە حەمەنەجیم و ئەیتر بۆچی ئەترسی هیچ بەتاقەتم مەبەستە باڵاکانی شەریعەت و مەقاسدی بوون دووربینی ئەم ڕێگا دوور و درێژەی زانای موسڵمانە و حەیفە مەقاسدی شەرعی و واقعی بوون و ئەساڵەت پارێزی ون بکەیت حەیفە بەرجەستەی ئەو ئیمانە قوڵە نەکەیت کە وەلئاخیرەت خەیڕ وئەبقایە
لە مێژووا خەتیبمان زۆرە یەکێ لەوانەی کە زۆر مەشهورە لای ڕۆمانیەکان شیشرۆن یەکێ بۆ لە خەتیبە زۆر مەشهورەکان کە لایەزان مێژوو باسیەکە لە سەردەمی ئیسلامیشا ئەبینین خۆتبە ڕۆڵێکی گەورەی هەبووە لە بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام لەو شەڕانەی کە دروست بووە پێغەمبەر درودی خوای لێبێ پێش هەموو شەڕێک پێش هەموو مناسبەتێکی گرنگ خۆتبەیەکی یاوە و ئەم خۆتبەیە کاریگەری خۆی هەبووە و دوای ئەو ئیمامی عەلی مەشهورە حتا ناجی بەلاغە سیرکەی زۆربەی وتارەکانی ئیمامی عەلیە لەبەرەوە ئاینەکان ئاینی پیرۆزی ئیسلام حتا ئاینی مەسیحی ئاینەکانی تر خەتیب و ئەوانە دەوری زۆریان هەبووتایە اینجا ئەم ئیهتیمام بە خۆتبەیە لە عهدی خولەفای ئیسلامیەوە هەتا عهدی ئومەوی هەتا نیوەی یەکەمی عهدی عەباسیش ئیعتیماد زۆر کراوەتە سەر خەتیب ئیعتیمادی گرنگ کراوەتە سەری بەڵام لە نیوەی دووەمی عهدی عەباسیا ئیتر نووسین هات مەقالات هات ڕەسائل هات زیاتر ئیهتیمامەکە درا بەمانە لە ڕاستیە نمونەیەک هێنمەوە حەزەکەم یعنی کە بۆ ئەوەی بزانێ خەتیب چەند گرنگە کە ڕووناکبیر بێ چەند بەتوانا بێ واصلی کوڕی عەتایەکێکە لە قیاداتی معتەزیلە کە ئیعتیزالی دروست کردووە ئەڵێ نەقسێک هەبووە لە گۆکردنی حرفی ڕا پێڵێن لە ثغا ئەمە بەڕێی وتۆ غێ جاری وا بۆ نیو سەعات قسەی کردووە بە دوای وشەیەک ئاگەڕاوە کە ڕیتیان نەبێ بۆ ئەوەی کە خەلەلەکەی دەرنەکەوێ ئەمە بەڵگەی سەقافەتە بەڕاستی ئەمە ڕووناکبیری خەتیب ئەگەیەنێ کە ئەوێ خەتیب زۆر ڕووناکبیر بێ بۆ نمونە من خوا لێ خۆشبوو دکتۆر عیزەدین بۆی جەرامەوە ئەوی لە زمانی باوکیەوە کە مەولانا خالیدی نەقشبەندی هەزار درود لە جانی بێ ئەو کاتانەی کە لە دیمەشق بووە دوای نیوەڕوان دوای نوێژی عەسر وتاریاوە دیارە گوێی لەو ئەم ئاەتە بووە کە هەندێ مەلا لەوێ باش تەفسیریان نەکردووە قل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر ئەمە تەسەوری کردووە کە ئەو مەلایەکی خۆی گوێی لێ بووە باش تەفسیری نەکردووە ئەڵێ سێ دوای عەسر هەموو وتارەکەی تەکید بۆ لەسەر ئەم ئاەتە بۆ فەلیؤمن پێش فەلیەکفر کراوە مەبەستی لە حەق چییە مەبەستی لە قولەکە کێ ئایا پێغەمبەرە یا هەر کەسێکی ترە ئەڵێ سێ دوای نیوەڕۆی دوای عەسر مەولانا جەلالەدین خالیدی نەقشبەندی باسی ئەم ئاەتەی کردووە ئەمە چی ئەگەیەنێ ئەبێ خەتیب زۆر ڕووناکبیر بێ و زۆر بەتوانا بێ و لێ هاتوو بێ لەم بەرنامانەیە ئەتوانین ئەو حەقیقەتتان پێ بگەێنین کە کارەساتە بمرین و نەزانین بۆچی ژیاوین ماوەسەگیان وتاری جومعە لە شاری مەدینات و ئەو 4 ساڵی گوێ لە وتاری جومعە زۆر بووە عالم و زانا زۆر بینیوە لە شاری بەغا بە هەمان شێوە لە ماوەسە مەلاکەریمەوە هەتا زانەکانی بڵین سامەڕاییەکان یاخود ئەوانی ناو بەغا ئەوانەی فەلوجە زۆریان ناسی و بینیوتن وتاری جومعە لەگەڵ ئێستاە چەندێ جیاوازی هەیە ئێستا باشەیە ئەوسا لاوازیەکانی وتاری جومعە بن لە چی وتاری جومعە لەو باوەڕام بە گوێرەی لاوازی و بە گوێرەی بەقووەتی ئەگەرێتەوە سەر مامۆستاکان ئەو مامۆستایانەی کە هەبوون ئەو لەو زەمانە وەکو بەدری وەکو شێخ عەبدولعەزیز و جەماعەتانە ئەوانە نەمان کە نەمان قووەتی عیبارەت و قووەتی ناوەڕۆکی خوتبە گۆڕا بوو بە شتێکی لەفزی و زمان بوون بە شتێکی نەبوو لە علمی دەرچوو لە بەغدادا حەقەن لە زمانی سەدامە خوتبە حڕ نەبوو بەڵام هەکە ئەو کەسێ عەلاقەی بە حیزبایەتیەوە نەبووایە مەجالێکی زۆر شێنەدا بۆ کەس بیانزانێ حیزبایەتی ناکە ئەو کەسانی حیزبایەتیان ئەکرد ئەیان چەوسانەوە من یەکیان خۆم بووم تقریبن لە 27 ساڵ من ئیمام و خەتیب بووم لە مزگەوتی حەلیمەت سەعدیە کە مەنطقەکەش شیعە بوو شیعە بینێ لە سورەیا بووم کە هەمووی سنە بوو دوای هاتمە حەلیمەت سەعدیە کە شیعە و سنەیە دوعام بۆ سەدام نەکرد لە واقعا کەسی پێ نەوتم بۆ دوعای لێ ناکرد بۆ ناکەی بەڵام جارێکە مدیری ئەمن
هات نيجك اللي بسموتي شيخ التسميتك تقيل لمن بدا من تقيل لتون هذا دعائكم بوك دعاء كل خرج ما ديرا خلك كوتين كاسي دعانا كذا قال يعني خطبه خراب نبو اللي لواقعه حتى حزبي بعث من يمن اذا هم نزاني حزبي بعث سيبوا بلان براسي خلك الدين داري بكدايه ني حق يعني ابو بسري حزباتنا كدايه بلان الامام مساي بريزي زور وكو الشيخ عبد العزيز وكو بدري وكو الشيخ عبد العزيز عزيز سالم السامرائي وكو الشيخ ايوب وكو امانه مو خطيب وقوري علماء ومفتقبوا تاثير ينهبوا لسر خلق زور تاثير ينهبوا زور خلق بريزه واسوتينتي اوان حقا عالم بون وكو عالم بون نموني علمي يعني ورقرتبو بدواي منصبه نقران بدواي رياء نقران بدواي هيك نقران بل او خلق بشيوتي قشتي رزق كتابتي يعني بعملي ملابون باخلاق ملابون بهمو نوع ملابون ما مستعد عبد الكريم مدرس خو عفيك يا اخوان الشعب القاري جيلاني بو او ابو عالم كيانو الشيخ عبد الكريم يتبي يدن ابو الحاسيه كوقت عملي خوايكل بملامح ويان مثل خطيب الشعب القادر وتيان بتشوف غرفه او وتي بتشا ادبيكم مش غرفه ما مستعد عبد الكريم مدرس هو جامعنا اوان بريز بون او ريزي لنا علماء ديني بغاو عربا هيا او رتلك الدواري خما نشكنابه قد شكنابه لنا عربا رزق تايبتي هيا بنا لبو عالمي دين رزق كتابي او كسي نيجنكا رزق علماء ديني بلا وزور قوريه موسى هر بعام اما لخنوات سلاوازين يعني زيات الرنga وسائلي راغاني سشو يستاو سوشيال ميدياش يعني تاوان بارو كاين بوي كنال زور خليكي خنوا بين بس ما وصايا كوتاريات خطيبك كقساب خلقكات يعني وتربيجي هرشي بلا كنال كان قساكات چەند گرنگە هەمتر تەئسیلی بێ هەمتر واقعی بێت هەمتر بتوانێت کە بەڕاستی پێویستیەکانی ئەو کۆمەلگای خۆی بناسێ بزانێت چی باسەکە وەکو جەناب لێسە باسە کرد چەند خەتەرە چەند ترسناکە خوێندنەوەی کەم بێ ماوەسا ینی تواناکانی دەرکەوێت زۆر زوو دەرکەوێت کە لاوازیەکانی دەرکەوێت ینی چەند خەتەرە بۆ نۆش خوێنان چەند خەتەرە بۆ ئەوەی کە ئەمە ببێتە کێشەیەکی گەورە تێگەیشتنی خودی خۆی بۆ ئیسلام نابێتە گرفتێکی گەورە ئەگەر پڕ نەبێت جارێ ما بێت دوو ئاس لە مامۆستا جیاکەینەوە بە بڕای من ڕاست نییە خەڵتیبێک خۆی بە مامۆستایەکی ئاسایی پێشنوێژی مزگەوت بەراورد نە لە بەرز و نزمیان خوا نەخواستە هەمومان مسلمانین و هەمومان یەکسانین لە بەردەم قانونی خوای گەورە و ڕەبە پەروەردگارە هەمومان یەکسانین بەڵام تۆ لەبەرەوەی جاری وا هەیە قساکەی بۆ هەزاران کەس ئەو قسە ناکە تۆ لێ پسراوێتی لە ئەستۆیایە گەورەترین لێ پرسراوێتیش لە ڕاستیە داڕشتنی ئەندازەی بیرکردنەوەی خەڵکە داڕشتنی ئەندازەی عاتیفە و سۆزی خەڵکە ئاراستەکردنی تێگەیشتنی خەڵکە چکم مەسەلەی گومڕابوونی تایە مەسەلەی تەمەن بە فڕۆدانی خەڵکی تایە مەسەلەی سەر لێشەوانی تایە مەسەلەی چۆنێتی بەکارهێنانی وزە و توانەکانی وێرانکردنی ئینسانی تایە و مەسەلەی ڕنگدانەوەی هەموو ئەمانەی بەسەر ئاسایشی کۆمەڵایەتی تایە بۆیە خەتیب ئەبێ خوێنەوار بێ خەتیب ئەبێ لە دوو ئاستا خوێنەوار بێ یەکێکیان ئەبێ خۆی مشوری خۆی بخۆ بە بڕای من خەتیب لەم حەفتەوە کە خوتبەکەی تەواو بوو ئەبێ بخوێنێتەوە هەتا حەفتەکەی تر بۆ ئامادەکردنی خوتبەی داهاتووی ئەگەینا ناتوانێت خەتیبێکی سەرکەوتوو بێ چیش بخوێنێتەوە ئەبێ جارێ لە بۆچوونەی زانستەی ئیسلامەکەی خۆیان قوڵ بێتەوە تەنها توراسیش نەخوێنێتەوە تەنها زانستی ئیسلامی تەقلیدی نەخوێنێتەوە ئەبێ فکری ئیسلامی هاوچەرخش بخوێنێتەوە بەردەوام متابعی فکری ئیسلامی هاوچەرخ بکە ئەگینا ناتوانێت سوود لە ئەو توراس و عیلمەش وەرگرێ کە لە حوجرەیە یا لە کولایە خوێنوێتی چکم ئەوە فکرە واد لێکا چۆن ئەو عیلمە تەوزیف بکەی هەر مامۆستایە لە ڕووی فکریەوە لاواز بوو و بە گوێرەی پێویست چەکدار نەبوو بە فکری ئیسلامی هاوچەرخ بە دڵنیاوە نەشتوانێت سوود لە زانست و پاشخانە زانستەکەی خۆی وەرگرێ با زانایەکی گەورەش بێ چکم دێتەوە سەر ئەوەی تۆ چەند عەقڵت هەیە یا چەند عەقڵت گەورەیە چەند تێگەیشتنت فراوانە نە چەند زانست لە مێشکتا هەیە زانست لە مێشکابوون جایە لە ئاندازەی تێگەیشتن و جایە لە چۆنیەتی بەکارهێنانی توانە عەقڵیەکان و تێگەیشتن لە واقع ئەمە جگە لەوەی تۆ بێ ئەدەواتەکانی تێگەیشتنی واقعت هەبێ و ئەبێ زانایان ئەبێ حیزبە ئیسلامیەکان ئەبێ وەزارەتی ئەوقاف ئەبێ یەکێتی زانایان لە خەمی ئەوەیە بن بەردەوام زانیاری بن بەم خەتیبانە ئەبێ راپۆرتی ماگانەیان ببێ ئەبێ ناوەندی لێکۆڵینەوەی تایبەت بە لێکۆڵینەوە لە کێشەکانی کۆمەڵگا هەیە
مانگانە دوو مانگجارێ سێ مانگجارە بیدەر بەم خەتیبانە ئەمە تازەترین دۆخی ڕۆحی و ئەخلاقی کۆمەڵگە ئاساییە لە هەر گەڕەکێکە لەسەر ئاستی هەر مزگەوتێکە مامۆستا گروپێکدانە گروپێکی 5-6 کەسی لەوانەیە ئەتوانە خزمەت کە زانیاری بن بەم مامۆستایە زۆر وەسیلە و شت بۆی کە هەم توانە شخصیەکانی خۆی هەم لە ڕاستی ئەو دەستگایانە و ئەو خەڵکانش کە پەیوەندیدارن خزمەتی ئەمکەن بۆەوەی خەتیبێکی بەرچاوڕوون بێ و کاریگەر بێ و بزانە لە ڕاستیا پەیامەکەی چییە و لە ئاستی پەیامەکەشێت. کە کوچە و کۆڵانەکان پیس بوون کە سەتڵی خۆڵەکان پڕ بوون بەبێ هەڵا و دەنگە دەنگ و هاوارکردن گسکەکەت بەدەستەوە بگرە و خزمەت گوزار بە. بێگومان لە سەردەمی پیامبەر صلی الله علیه وسلم پیامبەر صلی الله علیه وسلم خۆی لە ناو سەحابیەکانە ئەو سەحابیەکان هەموو ئەویان بینیوە و زۆر کاریگەر بوون بە وتارەکانی ئەوەوە. پیامبەر صلی الله علیه وسلم وتارەکانی کورت و پڕمانا بوون یعنی وتارەکانی زۆر کورت بووە پڕمانا بووە بەڵام لەگەڵ ئەوەیشا لەگەڵ هەموو وتارێکە سەحابیەکان خۆشحاڵ بوون حەزیان کردووە کە وتارەکەی زیاتر درێژە بکێشێت بەڵام ئەو نەیویستووە ئەوە لەبەر ئەوە فەرموویەتی مەخافەتە ئەن السەئامەتی عەلەینا سەحابیەکانە فەرموون پیامبەر صلی الله علیه وسلم وتارەکانی کورت بوو و هەفتە مۆعیزەی بۆ ئێمە کرد لەبەر ئەوەی کەوا ماندوومان نەکا و بێزار و بێتاقەتمان نەکا. بە بەراورد لەگەڵ ئیسەمانە ینی سەردەمی ئیستەیە لە حەقەتە خەڵکی ئەم سەردەمە زیاتر شارەزا هەنوو توانایان هەیە و چاوگویان زیاتر کراوەتەوە زۆر بەتواناترن لە ڕووی ئاسی زانستیەوە بەڵێ لە سەردەمەکانی پێشووە لە قسەکردنا لە توانایە لە دەربڕینە لە تعبیرە لە کاتی پێشوو زۆر بەتواناترن بەڵام لەگەڵ ئەوەی ئێمە ئەبینین وتاری جومعەی ئیستا بڵێن کە ئیستا ئەبینین وتاری جومعەی ئیستا لاوازیەکی زۆری پێوە دیارە و خەڵکی کەمتر ئامادەیی تایە کەوا گوێبیستی ئەو وتاران نەبێت خۆی لە حەقەتە ئەوەیش ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵی هۆکاری هەیە یەکەم هۆکاری ئەوەیە لە وڵاتی ئێمەیە و لە وڵاتانی ئیسلامیە بە شێوەیەکی گشتی کاریگەری حیزبایەتی لەسەر کۆمەڵگەی ئێمە زۆرە بەڕاستی حیزبایەتی و ئەم تەفرەقە و جیاوازیە و لە یەکتر خوێندنەی کەوا ئێستا هەیە هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کەوا خەڵکی وتارەکان تەمان وتارەکان هەیە وتارەکان بە قووەتە لە ڕووی ئەداوە ڕەنگە لە ڕووی مەسەن کابرا معریفەی پێیە عیلمی پێیە توانای هەیە بەڵام لەگەڵ ئەوەیشە خەڵک تااقەتی نییە گویان لێ بگرێ چونکە لە ئەمڕۆ لە حقەتە متمانە نەماوە یعنی خەڵک جاران متمانەی هەبوو سیقەی هەبوو ئەو کەسێکە لە مانتیقەیەکە ئەگەر خوێنەوارێکی هەتیا هەبوایە کە ئەو خوێنەوارە بە هیچ کەس یعنی بڵێم لە 90 خەڵکی ئیستا یعنی معریفەی پێ نەبووە زانستی ڕەنگە پێ نەبوو بێ بەڵام لەگەڵ ئەوەیشە لە مانتیقەیەکە ئەگەر زانایە کەسێک عالمێک خوێنەوارێ قسەیەکی بکردایە ئەو قسە وەکو دەقی قورئان وابوو بەلایەنەوە یەکسەر پێی کاریگەرە بوون و دەستیانە کرد بە گریان یعنی هێندە پێی کاریگەرە بوون مزگەوتەکان ئەو کاتە بەو شێوە بوون لە ڕووی پێشکەوتنەوەکو ئیسا ئاوەها نەبوو مزگەوتەکان هەموو دار و یعنی لە قڕ و لە بەرد و لەمانە دروست بوو بەڵام مزگەوتی ئیستاتێ چەندێ مەسەن خۆشە کە ئەچە ناوی بەڵام لەگەڵ ئەوەیشە لە ڕووی عیبادەتەوە لە ڕووی ئەوە زۆر لاوازی پێوە دیارە ئەو ڕۆحیەتەی کە جاران هەبووە ئیستا نەماوە بە هیچ شێوەیەک نەماوە ئەخر هۆکارەکە خۆ ئەمەلایەنەیە ینی مەژنی ینی تەنها علاقەی بە خۆتبەوە بێ ئەوانە علاقەی بە خەڵکو بێ علاقەی مەشغوڵبوونی خەڵکو بێ زیاتر بەڵێ باش غەڵەتیش ئەوە هەیە تەکنۆلۆژیای ئەم سەردەمەیش کاریگەری زۆر
چاکی هەیە لەسەر ئەو حسابە یعنی ئەوە ئینکاری ناکرێ بەڵام ئەوەیش خاڵێکی سەرەکی من بەوەی ئەزانم کە ئەمڕۆ متمانە نەماوە بە زاناکانمان لە حەقەتە لەگەڵ ڕێزمان بۆ زاناکانمان ئەمڕۆ متمانەیان پێ ناکرێ وەکو جاران چونکە هەر یەکەیان پەیوەندی هەیە بەلایەنێکەوە بە جەماعەتێکەوە بە کۆمەڵێکەوە وای لێ هاتووە لەبەرەوە کەسانی کەش هەن مەسەرەن جێگەی سیقن متمانن ئەمانە بەڵام ئەمانە زۆر زۆر کەم بوون واللهی وتاری ئەوسا بۆ ئیسیفادەی بۆ دین هەبوو ئیسیفادەتی بۆ کۆمەڵایەتی هەبوو ئیسیفادەی بۆ ئەو خەڵکە بڵێن دوول لە ڕووی تۆ ئیسەقەی ناچینەکە مستەقە بۆ پێشکەوتووە بەس دواکەوتووە لەلایەن دینەوە لەلایەن زەمیرەوە لەلایەن ئەخلاقەوە لەلایەن بەزەی و ڕەحمەوانەیە هیچیان نەماوە یعنی ئەتەوێت وتار چۆن بێت یعنی باشە مامۆسایان زیاتر وتارەکان دەربارەی چی بێت تا خەڵک ئیسفادەی لێ بکات و زیاتر یعنی لە ڕووی پەروەردەیی و ڕۆحیەوە پێ بگەشێنەوە چی بێت واللهی وتارەکان باشترین شت ئەوەیە ئیمڕۆ ناڵێن بە زمانی قیمەوە ڕۆی زمانی پێشۆ ڕۆی زمانی تازە لە ئارایە زمانەکان کۆمەڵایەتی بێ ئیسیفادەی هەبێ بۆ ئینسانی عاقڵ و تێگەشت و بسڵمان و خواناس ئەتوانی نمونەی مامۆسایەکی ئەو سامان بۆ بینی تۆ مەلای مزگەوتێکە لە ڕووی تەقواوە لە ڕووی عیبادەتی و لە ڕووی دیندار و لە ڕووی ویژدان و زەمیر لە ڕووی ئەوەی کە بەڕاستی نمونەی پیاوی ساڵح و دیندار بوو نمونەی مامۆسایەکە لایە مەلایەک واللهی نمونەی مەلا ئەگە بڕێم زۆرم لەلایە مەلا سەدار من لەلایە مەلا کەریمم لەلایە مەلا جەلالم لایە ئەمانە مەلا بوون عالم بوون بە حەقەت بەڕاستی پیاواقع بێ دین بەرامبەر بە دین بەرامبەر بە ڕەوش بەرامبەر بە تەمەی خەڵک خەڵکان تەسقیبە کرد کە ئەمە بەرنامەکە احترامی باوکو و دایک کەسی درا و سێ و ئەگەر یەکێ لێ قەوما بڕۆ بە دەنگێوانی یارمەتی بە خێرخواز بە دایمیوە خەت ئاژاوەچی مەمە فیتنەمە بە دوو زمان مەبە لە بینی دراوسێکەدا شەری بەزانی هەز بە نوقسانەیەکا بە پیری و بچۆ یارمەتی بە بۆی ڕزگاری بێ لەو میحنەتەوە لەو بەڵایە لە ڕاستی ئەوانەی کە مەشهورن لە خوتبەیانە لە میسر عەبدولحەمیدی کوشک یەکێ بۆ لەوانەیە کە خەڵک دانیشتۆ بە دیارەوە و گوێ لە وتارەکانی بووە وتارەکانی ئەو زیاتر دینیە و زۆر جاریش پەرگیر بووە لە وتارەکانیە و یەکێکتر لەوانە مستەفا کامیل هەر لە میسر خوتبەی سیاسیە بووە ئەو زیاتر لە خوتبەی سیاسیە ئەویش مەشهورە هەم نووسەر بووە هەم خەتیبیش بووە لای خۆمان لە ڕاستیە لە کوردەواریە من ئەوەی کە معجەبم پێی وەبینی بێتم شێخ محەممەد شێخ عومەری قەراخی خەتیب خوای خۆش بێ یەکێ بۆ لە وتاردەرە زۆر بەتواناکان زۆر لێهاتۆکان کە لە کاتی خوتبەکە حازرت بەدیهە بووە شتی بووە تۆ شتی تازەی وتووە ئەوەی کە گرنگی ئەوە هەر بە تەنیا لە وتاری کوردیان نەبووە لە وتاری عەرەبیشە دەسەڵاتێکی زۆر فراوانی هەبووە و توانیوێتی یاری بەو شەبکە و توانیوێتی ئەو فکرەی کە هەیەی بە ڕاست و ڕەوانی بیگەێنێتە جۆگرەوە. چی بکەین بۆ ئەوەی کە لە ژیانی بەرزەخ و حیاتی بەرزەخە خەڵکی دوعای خێرمان بۆ بکەن نەوەک دوعامان لێ بکەن. بەڕاستی وتاری جومعە ئەگەر تۆزێ بگەڕێنەوە بۆ مێژوو بۆ پێشتر گۆڕانکاری زۆری بەسەرا هاتووە ئەتوانم وەکو کورتەیەک بڵێم تقریبا ناڵێم 100 ساڵ کەمتر لە 100 ساڵیش 70 ساڵ لەمەوە پێش وتاری جومعە بە عەرەبی بووە لە مزگەوتەکانە مامۆسایەک بە عەرەبی وتاری ئەخوێندەوە ئیبن نەباتەیەکی ئەخوێندەوە و هەتا جاری وەها هەبوو مامۆسا لێرە وتاری ئەخوێندەوە دوعای بۆنی لەکرد کە خوا زۆری کات خەڵکەکەش هەر گوێیان بۆ گرت و ئیسیفادەشیان نەکردێتە بە گوێرەی ئیسیفادەی ڕۆحیانەکە نەوەکو لەو بابەتە تێبگەن و بزانن مامۆسا چییە لەو باسی چیەکە وەها بوو وتاری جومعە کە ئیبن نەباتەکەی پێ بوو 54 خوتبە 52 خوتبەی تیا بوو مناسبەتەکانی هەموو تیا بوو هەردوو خوتبەیەک و بە مناسبەیەک و ئەیخوێندەوە دواتر کە لە ڕێگەی مامۆستا عەبدولکەریم و دەرس خوا عەفوی و چەند کەسێک وتاری کوردی پیا بوو گۆڕانکاریەکی گەورە بوو ئەو کاتە کە وتاری کوردی پیا بوو هەر کەسە بە گوێرەی توانای خۆی وتاری ئەخوێندەوە بۆ ئەمڕۆی ئێمە ئەتوانم بڵێم ڕۆژ بە ڕۆژ وتار ئەگۆڕێت شوێن و پێگەی وتار لەناو خەڵکە ئەگۆڕێت و خەڵک پێویستی بەوەیە کەوا بزانێت چی پێ ئەوترێ و چی بۆ ئەوترێت
مامۆستا کە وتار ئەخوێنێتەوە لێرا بە ئەوەندەش بڵێن کە ئەو مامۆسایە تەعینە لە ئەوقافەوە تەعین بووە کە ئەوقاف تەعینی کردووە حیزب تەعینی نەکردووە ئەوقاف بۆ مزگەوتێکی تەعین کردەوە کە ئەم مزگەوتە کۆمەڵی خەڵک ڕووی تێیەکە کۆمەڵێک بێلایەنی تایە ئەم لایتایە ئەو لایتایە ئەم حیزبیتایە ئەو حیزبیتایە جا مامۆستا ئەگەر لەگەڵ یەک حیزبا قسە بکات و بە زمانی یەک حیزبەوە قسە بکە معنای وایە غەدری لە باقی خەڵکە کردووە بۆیە من ئەوەی کە ئەزمموی خۆمەوتیایە ژیاوم و لەگەڵ خەڵکا ژیاوم مامۆسا هەر بیر و باوەڕێکی هەبێت یعنی من بیر و باوەڕی ئیسلامیە الحەمدولله هەمووی بەڵام هەر لایەن گریەکی هەبێ لایەنی هەر لایەک بگرێ کە چووە سەر مینبەر ئەبێ خۆی لەوانە هەموو دابڕنێت ئەبێ لایەنی تەنها ئەوە بگرێت کە بێلایەن کارێکی وانەکە لە کاتی وتار خوێندنەوە لە کاتی خوتبە خوێندنەوە هەستی کەسێ برینار بکە یان خوا نەخواست کەسێک ناڕەحەت بکە یان کەسێک وابزانێت کە ئەم مامۆستا لەگەڵ ئەوی نێو لەگەڵ کەسێکی ترێتی بۆیە لایەنی وتاری حیزبی بۆ مزگەوت و بۆ ئەمڕۆ وا ئەزانم گونجاو نییە ئەبێ مامۆستا خۆی لەوە بە گەورەتر بزانێکەوە لەگەڵ حیزبەکەیان لە پەنای حیزبەکەەوە قسە بکات. ئایا بیری توندڕەوی و هەروەها لە دواییشا ممارەسەکردنی لەلایەن کەمینەیەکی توندڕەوی ئیسلامیەوە یەکێک لە فاکتەرەکان پێشینەی بیر و ممارەسەی توندی مارکسی و چەپەکان نەبۆتە هۆکاری پەرچەکردار و ڕق ئەستوری و پشێوی سیاسی و کۆمەڵایەتی کۆمەلگای کوردی و دروستبوونی ڕەوتێکی توندڕەوی سنوورداری ئیسلامی کە زەمینەی دروستبوونی لە کۆمەلگایەکی چەوساوی کوردیە ناواقعی و نازڕورە. من بە شێوەیەکی گشتی ئەگەر بەراوردی فکری ئیسلامی سیاسی بکەی لە هەرێمی کوردستان و لە هەر چوار پاشەی کوردستان بە وڵاتانی تر بە با بڵێن وڵاتانی عەرەبەوە تورکەوە فارسەوەوانە من توندڕەوێکی وا نابینم لەوان زیاتر بێ ئیسلامیەکی توندڕە و نابینم لە یاین لە عەرەبەکانی خەلیج و سعودیە و ئەوانە زیاتر بێ بەو شێوەیە ئەمە خاڵێکە. خاڵی دووەم بەنسبەت ئەو هینەوە حرەکاتی کوردیەوە یعنی ئەگەر ئێمە سەیری بکەین لە ڕابردووە ینی دیاردەیەکی وا نابینی کە تۆ بە شێوەیەکی زۆر زەق یان بڵاو بە بەرنامەدا ڕێژراو لەوانەیە لە سنوورێکی تەسکان دێشت بوو بێ ئەم شۆڕشەی ئێمە ئەم حیزبانەی ئێمە بڕیارێکیان دابێت دژی زانایانیانی دژی مەلاکان دژی ئیسلامیەکان نییە ینی حاڵەتێکی وان نییە ینی زۆر کەماوە ینی لەوانەیە لە هەندێک سنووری دیاریکراوە تایبەت بە شخصێک بڕیار درابێ ئەویش لەبەرەوە نەبووە کە مەلا بووە لەبەرەوە لەبەر هەڵوێستە سیاسیەکەی بووە لەبەر هەڵوێستە دینیەکەی نەبووە. ئەمانە گرنگە بەنسبەت ئێمەوە کە داعش دروست بوو کە داعش دروست بوو بەڕاستی ینی نەمان بینی خەڵکی خۆمان یعنی لە کوردستانە بە شێوەیەکی وا بەشداریەکی وا بکەن کە جێی سەرنجی خەڵک بێ مەسەرەن ئەوانەی کە زۆربەی لە ناو داعشا دەرکەوتن زۆربەی عەرەبەکانی عێراق بوون بەڵێ کوردەکان کەم بوون سعودیەکان بوون خەلیجیەکان بوونەوانە لە قاعیدە و لە داعشوانە ئەمەش هۆکاری تری هەیە تەنیا هۆکارە سیاسیەکە نییە ینی من ئەواڵێم زۆر لە وڵاتان بەداخەوە ئیسلامیان بەکارهێناوە بۆ مەبەستی سیاسی زۆرتر تا ئێمە تا کورد ینی دروستبوونی قاعیدە تۆ گەر پیاە بڕۆیتەوە بزانە قاعیدە بۆچی دروست بوو ئوسامە بین لادن و کیتر و ئەوانە ئەیمەن زەواهیریەوانە هەموو کێشەی سیاسیانە بوو لەگەڵ دەسەڵاتەکانی خۆیانە کە هەڵسان خۆیان بەتەنها نەیانەتوانی ڕوبەڕووی دەسەڵات ببنەوە سوودیان لە ئیسلام وەرگرت بۆی زۆرترین خەڵک لە کۆمەلگاکانی خۆیان کۆ بکەنەوە و زۆرترین خەڵک لە کۆمەلگاکانی وڵاتانی تریشا کۆ بکەنەوە هەتا هەندێک جاریش بۆ دژایەتیکردنی ئیسرائیل ئەمەیان بەکارهێناوە عەرەبەکان خۆیان بەتەنها دەرەقەتی با بڵێم نافزەکانیان نایەن دین بەکارێن کە دینیان بەکارێنە ینی دین فەلسەفەیەکی سیاسیشی تایە و خەڵکی تریشی پێکەوەکەنەوە ئەمە زۆر گرنگە بەڵام لە کووردا سیرەکەی بەو شێوەیە نییە کورد
نە لە ڕابردووە بۆ خۆی هەوڵی داوە لە ڕێگەی دینەوە کێشەنەتەوەیەکەی چارەسەر بکە نە لە تونندڕەوە زۆرەکانیشە بەشداریەکی وای کردووە ئێمە زۆم و زۆری دەسەڵاتدارانی خۆمانمان بینی لە ماوەی ڕابردووە لە دوای ڕاپەڕین بە تایبەتێتوانم بڵێم لە 2005ەوە تر ناڕزایی زۆر هەبووە بەڵام ئەو گروپەی یان ئەو خەڵکانی کە چوون بەشداری داعشیان کرد زۆر کەم بوون لە چاو ئەوانەی کە بوونەتە پێشمەرگەی پارتی وەکێتی چوون بوونەتە گەریلای پەکەکە تا کۆتایی لەبەرەوە من بە پێی هەڵسەنگانی خۆم یعنی فکری تونڕەوی ئیسلامی لە ناو کووردا بۆ ئاراستە لەو هینانیە لەو ئاستانیە کە زیان بە دینیش بگەینێ و بە مەسەلەنەتەوەیەکەشمان بگەینێ و ئاشتی کۆمەڵایەتیش لە هەرێمی کوردستانە بخاتە مەترسیەوە یا ڕەبی خوایکان دڵمان هەڵواسراوی تەنافی دنیایەک نەبێت کە فەنای بەسەرا بێت و دنیای هەمیشەیی و بەقامان بەهۆی ئەو تەنافەی دنیاوە لە دەست دەربچێت ئیلاهە العالەمین